ڕاستەوخۆ ڕاکردن سڵاو لە هەموو ملەتی کورد هیوادارم هەموو کاتێ باش بن خۆشەویستان هەفتەی 2 جار 3 جار ئاوە ڕاکردن بکەن ئەو کەسانی کە پێشتر ڕایان نەکردووە توانن با ڕۆشنێکی سەریعەوە دەست پێ بکەن مەسەلەن ڕۆژی یەکەم 10 دقە دوای ڕۆژی دووەم 20 دقە ئاوە کە ڕاشتان کرد یەکەم جار 10 دقە ڕاکە دوای 20 دقە هەموو جارێک 5 دقەی بخە سەر 10 دقەی بخە سەر جا سوودی زۆر لە ڕاکردن بەڕاستی یەکەم سوودەوەیە لەشێکی ساختە بێت دووەم سوود ئەو کەسانی کە نەخۆشی نەفسییان هەیە بە خەمۆکی ئۆتۆماتیکی نامێنێ شخصیت و کاراکتێری تۆ بەخەوە دەکات ڕاکردن تێگەشی ڕاست ئێمە لە دنیای کاژین بەڕاستی ناخۆشی لە هەموو لایەکە هوجومی کردووە کاکە خەڵک وا بیر نەکاتەوە مامە لە یوروپا لێرە هینە بەخوا لێرە لە ڕۆژێکات 7 ئیمێلم ناردووە 4 فۆرمم پڕ کردوێتەوە ژیانی ئێرە زۆر قورسە وان نییە باوەڕکە ئەو کەسانەی کە لە کوردستانن خۆشترە ژین جادی تکاتان لێگەم ڕۆژانە ئەم مامە لەو جەنگەڵە بەتەنیایی نەکەم یەک لورەی گورگیش باوڕۆم بزانم گورگەکانی گە نایانە دەرێ مامە هات ڕایان کردووە ئەو بەس بۆ خۆشی بوو خۆشەویستان واز لە خواردنی زۆر بێن بەداخەوە بۆی ملەتی کورد لە 56 ساڵیە تووشی سەد نەخۆشی بێ خواردن زۆر کەم بکەنەوە بە تایبەتی گۆشت مەخۆن هیوادارم ئەم ویدیۆیە شێرکەن با خەڵک ئیسفادەی لێ بکات سوودی لێ ببینێ هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن لە ناوی یەشوعی مەسیح ئامین